دای زڵێخە من پێم باشە سەرەتا تۆ بڕۆی قسە لەگە ڕێحانە بکەیت. بەخوای کچم واز لەو مەسەلە بینە زۆر بێسوودە. دایگیان دە تۆ هەستا تەنیا ئەوە لەبەر خاتری ڕێحام کە ئەگەر یەک تۆز خۆشتەوێت تکایە. خوشی بەڕێزم باوەڕ بکەی سوودی نییە. 3 مانگە قسەی لەگە کەس دەکردیە، نە لەگە من نە لەگە خزمەکانم، لەگە کەس قسەی نەکردیە. تکایە بابێ هیوا نەبین، تۆ برای ئەویت، تۆ بێت لە هەموو کەسێک زیاتر پشتی بگریت. با بچم زانت ڕێحان کچم باشی؟ برسیت نییە بابا؟ ئەڵڵا ئەو ڕسمەی چێ درستت کردیە؟ ڕێحان کچم ڕۆژنامە نووسە کاتیا دەیوێت چەند پرسیارێک لێ بکە. باشە کچم باشە ئارام بۆ باشە کچم باشە نەمگۆ بێسوودە کاکە وازمان لێبینە ئەی هەوار، وازمان لێبینە ئەی هەوار. واز بینە خوشکم، با کچەکەم خۆی نەکوژی، پێت دەڵێم بێسوودە. باشە دایگیان با ئەحمەد بڕوات قسەی لەگەڵ بکات. ئەگەر ئەو ببینی زیاتر تێک دەچی، هەر جارێک ئەحمەد دەبینی زیاتر تێک دەچی. کەواتە من لەگەڵ یاڕۆم. لا ئیلاهە ئیلا الله. تکایە تۆ واز لەم نەداینی؟ تکات لێ یەکەم. کاکە وازمان لێبینە یاوار، ژیانی مە تێکدا. باشە شانسێکم بەنێ تکایە. لا حول ولا قوة إلا بالله. با کچەکەم خۆی کوژی واز بینە. دایە خەریکە شێت بم بەخوای خەریکە شێت بم. با ئێمەش با بچین قسەیەکی لەگەڵا بکەین بەڵکو بێتە قسە. فەرموو. بڕۆ دەرەوەی تر بڕۆ. باشە ڕێحان دۆستە باش. نازانم بۆ ژنە لە چێ دۆمە هات. سوودی نییە. دەزانم. پێم گوتن سوودی نییە، بەس بەجێ منتان نەکرد. منیشی دەرکرد. باشە ڕێحان باشە تووڕە باشە ڕێحان پرسیارێکەکەم وەستا ڕێحان ئەو ڕسمە خۆ دروستە کردووە؟ ئەزانم تۆ دروستە کردووە، زۆر جوانیشە ڕێک وەکو خۆت. ئێستا مەوەی گوێم لێگری شتێکە پێڵم. من ئەمەوێ بەڵگە فیلمێک دروستکەم لەسەر چیرۆکی تۆ، بێجگە لە خۆت کەس نایزانێت، بۆ منی باس بکە. من وەکو خوشکی تۆوەم، بەڵێم بە یارمەتی دێم، گوێت لێگرم. بۆم باسەکەیت؟ من ئەزانم ناخۆشیت زۆر بەسەراتوە، بەڵام تۆش ئافرەتیت، ئەبێ وەکو پیاو تۆش دەنگت بڕوات، خەڵک گوێت لێ بگرێت، لێت تێبگات. ڕێحان گوێت لێمە؟ قسەم بۆکەیت؟ بۆ ئەوی هەموو دنیا گوێ لە دەنگی تۆ بێت، بۆ ئەوی بزانێت کە تۆ چەند بەهێزیت. تکایە قسە دەکەم.